هێشتا بەردەوامی هەیە بەپێی ئەو زانیاریانەی لە بەردەستی ئێمەدایە لە ئێستادا شەڕ لە نێوان هێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی حەشدی شەعبیدا بە تەنها لە دوو شوێندا ماوە، ئەویش گەڕەکی کۆماری و گەڕەکی ئیمام ئەحمەد بە تایبەت لە نزیک بازنەی حەمرینی هێزی پێشمەرگەی کوردستان. هەر لە ئێستادا بە پێو سەرچاوانەی کە لە ئەو زانیاریانەی کە لە ڕێگەی سەرچاوەکانەوە بەدەست ئێمە گەیشتووە بەهۆی شەڕەکە لە ئێستادا ئەو ڕێگەی کە کەرکووک و هاوکات خوورمات و یاخود کەرکووک و بەغدا بەیەکەوە دەبەستێتەوە کە بەنێو خوورماتوودا تێپەڕ دەبێت. ئەو ڕێگەیە لە ئێستادا بەستراوە بە هیچ جۆرێ هیچ ئۆتۆمبیلێک یان هاوڵاتیان ناتوانن بەوێدا تێپەڕێن چونکە مەترسی لەسەر گیانیان دروست دەبێ و شەڕەکە تا ئێستا بەردەوامە. دەریا لە ئێستادا شەڕ بزەبت ینی بزان لە چ شوێنێک بەردەوامی هەیە؟ تەنیا ئەو دووگەڕەکانی کە باس دەکرد، ینی تەنیا لەو دوو شوێنە لەو دووگەڕەکان شەڕ هەیە یان ئەگەر بە تەواوەتی بزانن شەڕەکە لەکوێ هەیە؟ بەڵێ کاژین ئێستا شەڕەکە بە دیاریکراوی لە نزیک بازنەی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەڕەکی کۆماریدایە کە بازنەی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەوێتە سەر ڕێگەی کەرکووک بەغدا لە نێو شەقامی سەرەکی خوورماتوودا. بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەردەستی ئێمەدایە تاکو ئێستا بەهۆی ڕوبەڕووبوونەوەکانەوە 12 کەس لە هێزە کوردیەکان و هاوڵاتیان بریندار بوونە و هاوکات عەقیدێکیش بە ناوی شێروان شەهید بووە. هاوکات بەهۆی ئەوەی کە با بڵێن نەخۆشخانەی گشتی خوورماتوو دەکەوێتە ئەو سنوورەی کە حەشدی شەعبی تێدا باڵادەستە، تاکو ئێستا نەتوانراوە بزانرێ زیانەکانی حەشدی شەعبی چەندە. ئەوەی ئێستا دەبینرێ لە پشتی منەوە ڕێگای سەرەکی کەرکووک بەغدایە کە بەنێو با بڵێن قەزای خوورماتوودا گوزەر دەکا. ئێستا دەنگی تەقا دەبیستێ و ڕوبەڕووبوونەوەکان بەردەوامە. دەریا سەبارەت فڕۆکەکانی سوپای عێراق ئێستا لە ئاسمانی دۆست خوورماتوو فڕۆکەی سوپای عێراق هەیە؟ کاژین لە ئێستادا بە هیچ جۆرێ دەنگی فڕۆکە نابیسترێت لە قەزای خوورماتوودا. لە ڕابردوودا لە 4 گەڕێکدا ڕوبەڕووبوونەوە هەبوو، بەڵام لە ئێستادا دوو گەڕاک تا ئاستێ با بڵین وەزعەکەی تێدا هێور بووەتەوە، بەڵام لە تەنها دوو گەڕێکدا ئەو ڕوبەڕووبوونەوەنەوە ئەوەی زانیاریە لای ئێمە لە ئێستادا بە هیچ جۆرێ دەنگی فڕۆکە نابیستێ و لە ئێستادا هەوڵەکان بۆ ئەوەیە کە وەزعەکە یان بارودۆخەکە هێور بکرێتەوە. دەریا ئەمانەوەی وێنەی زیاتر ببینن، وێنەی دەوروبەری تۆ بزانن ئەو شوێنەی کەوەیلێن شوێنێکی چۆنە یان زیاتر کێ لێ ئامادەیە؟ ئیجا سەبارەت هێزەکانیش ئەو هێزانەی کە ڕەوانەی قەزای دۆست خوورماتووکردن کامانن چ هێزێکن؟ بەڵێ کاژین من دەمەوێت وێنەی هێزی پێشمەرگەی کوردستان کە لە دەواازەی قەزای خوورماتوودا جێگی کراون و وەک دەبینرێ هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا لە دەواازەی قەزای خوورماتوودا وەستاون و لە ڕێگاش کە ئێمە بەرەو خوورماتوو دەهاتین لە کەرکووکەوە هێزی زۆر ڕەوانەی قەزای خوورماتوو دەکرا بە جۆرەها ئۆتۆمبیلی سەربازی و کەرەستەی سەربازیەوە. ئەوەی دەیبینن ئێستا بەشێکە لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان کە لە ڕێگەی با بڵین لە دەواازەی قەزای خوورماتوو بە ئاراستەی کەرکووک بەغدادان. باشە، ئەو شوێنانەی کە باس کرد کە شەڕ لەم دوو شوێنایە بە تایبەت ئەو گەڕەکەی کە باس کرد کە شەڕەکە بە دیاری کراوی لەوێ، خەڵک ئامادەبوونی هەیە لەوێ؟ باردۆخی خەڵکێ چۆنە؟ مەترسی هەیە لای خەڵک؟ یانی خەڵک ئەترسێ ئێستا دڵە ڕاوکێ لە ناو خەڵکە هەیە؟ کاژین بە پێی ئەو زانیارانەی لە بەردەستی ئێمەدایە
لە خەڵکی خوورماتوش بە تایبەت ئەو گەڕەکانە خۆیان دەستیان داوەتە چەک و بەرگری لە شوێنەکان و لە ماڵ و ماڵەکانی خۆیان دەکەن. ئەمە جگەلەوەی کە هێزەکانی پێشمەرگەش لەگەڵ ئەواندا هاوکاریانە و هەردوو لە ئەتوانین بڵین هاوکاری یەکن و هاوڵاتیانی ئەو گەڕەکانش کە گەڕەکی کۆماری و ڕزگاری لە هەموو قەزای دۆستخۆمەت و خەڵکە ئەویش مەسەڵەن چێکی هەڵگرتووە هاوکاری پێشمەرگەکەیان تەنیا ئەو شوێنانەی کە شەڕی لێ کاژین ئەوەی لە بەرچاوی ئێمەدایە لە قەزای خومات و جگەل لە هێزی پێشمەرگەی کوردستان وەک دەبینرێ بە جلوبەرگی کوردیشەوە هاوڵاتیانی قەزای خومات و چەکیان هەڵگرتووە بەڕاستی. من لە پێشەوەی کە بێمە ڕاستەخۆکە چەند پرسیارێکم لە فەرماندە و لە پێشمەرگەکان کرد ئەوان ئاماژەیان بۆ کرد هاوڵاتیانی خومات و زۆر هاوکاری ئەوان بوونە کە خۆشیان ئەوان پارێزگاریان لە ماڵ و قەزاکە و ماڵی خۆیان کردووە. خەڵکی دۆست فۆرمات و هەمویان لەناو قەزاکە ماون یان هەندێک خەڵکە ڕۆیان لە درەوەی قەزاکە کردیان بچنە درەوە لە بەر مەترسی شەڕەکە. کاژین لە ئێستادا خەڵکی قەزاکە بەشێکی زۆریان لە نێو قەزاکەدا ماون بە تایبەت با بڵین ڕەگەزی نێریان زۆربیان چەکیان هەڵگرتووە بەڵام بەشێکیشان بە پێ و زانیارێنەی لە بەردەستی ئێمەدایە بە تایبەت ئەو گەڕەکانەی کە ڕوبەڕووبوونەوەی تێدا ئەنجام دراوە ئەنجام درابوو بەشێکیان ماڵ و شتەکانیان جێشتووە بەڵام زۆر بەشیان ئەتوانین بڵین ماون لە گەڕەکەکەدا. باشە دەریا باس لە زەرەر و زیانەکان بکەن تا ئێستا زەرەر و زیانەکان چین دیار نەبووە یان هیچ هەواڵێک یان چێک بڵاو نەبووە لەسەر شەهید و برینار یان کوژراوەکانی چەکدارانی حەشدی شعبی. کاژین تەنها ئێمە زەرەر و زیانەکانی هاوڵاتیانی مەدەنی و هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەت ئەو پاسەوانانەی کە کۆمیتەکان و بارەگاکان دەپارێزن تەنها ئەوانن کە با بڵین زەرەر و زیانیان هەیە و هاوڵاتیانی مەدەنی بەهۆی 12 کەسە پێدەچێت دۆخەکە لە ئێستادا بەرەو تێکچوون بچێ ئێمە ناتوانین لەوە زیاتر من دەمەوێ ئەگەر ئەم پێشمەرگەی هاوکارم بێ بتوانم بچمە لای بزانم زیاتر زانیاریەکان لەوە وەربگرم ئەگەر کاتە بێ کاژین. فەرموو. بەڵێ ئەگەر وردەکاری با بڵێن ڕوبەڕووبوونەوەکەی دوێنێ شەوم بۆ باڵێ لە شەو سعات 11 شەوە دەستی پێکرداوە کوێسەش خۆتە ناگەدارم بەردەوامە کۆمەڵێک بنکە و بارەگای حەشدی شعبی کەوتۆتە بەردەست هێزەکانی خۆبەخش و هێزی پێشمەرگە خۆشبەختانە زەرێکی وامان نەبووە بەڵام بەداخەوە برایەکمان مەسئولێکی بەڕێزمان کاک حەمی سیروان شەهید و بەیانەکەی بە قەناسی دەستی چەتەکانی حەشدی شعبی و 4-5 گەنج و مەدەنیش بریندارە هەروە خۆشتانە بین تاوەکو ئێستا شەڕەکە بەردەوامە ئینشاڵڵا پشتیوان بەخوا شەڕێکێک لاکەرەوە بین ئەم شەڕی ئەوزاریان. زۆر باشە ئەگەر پێم بڵێ ئێوە هیچ هێزێکی پشتیوانیتان بۆ هاتووە؟ باڵێ بەڵێ خۆتە بینیەوە لە بەیانیەوە ئێمە لە سعات 6ەوە 5ەوە گەشتوین بۆ ئێرە و بە بەردەوامیش هێزی پشتیوانی بەڕێگاوەیە و بەڕێزان کە عەبدوڵابۆر و جەماعەتی هێزی پشتیوانی دوو حسێنۆک هەمووی لە ناوەوەن و ئینشاڵڵا پشتیوان بەخوا هیچیان نایەڵێ. ئەوەی زانیاریتە بێ لە بەرامبەر ئەو هێزەی کە هێزی پێشمەرگەی کوردستانی ناوێتی ئایا چەکدارانی حەجی شعبی هێزی زیاتریان بواتوە یاخود بە گوێرەی معلومات و زانیاری بێ ناوە ناو هێزیان بواتەوە بەڵام هەروە لەخوا بەزەڵی بەرەو تۆڵکردنی بارەگاکانیانەوە شتێکی کەمیش ماوە. باشە بەڵێ کاژین ئێمە ئەو هێزەی کە هەیە زیاتر ڕێگەمان نادەن بۆیە ناچارین لێرەدا کۆتایی پێبێنین. بەڵێ سپاس بۆ ئاگەیەنەوە سپاس بۆ نوچەکانە مەدەریە کەمران خۆش دۆست فۆرماتۆتکردن.